بۆ بیرخستنەوە ئەڵێم کە هەموو شتێک لەم گەردوونەیە پێویستی بە یاسا و ڕێسایەک هەیە بۆ ڕێکخستنی. ئەسڵ لە ئیشی خەڵکە ئازادی خۆیەتی، کابرا بە ئازادی خۆیەتوانە هەرچی شتێک کە ئەوێ بیڵێ، هەرچی شتێک کە ئەوێ بیکە حڕێتی هەبێ. بەڵام ئەم حڕێتە لە هەموو وڵات و جێگا و ڕێگایەکە حدودی بۆ دیاری کرا. تەنانەت ئەگەر کابرا هەر خۆشی بە تەنیا بێ حڕێتی خۆی دیاریەکە جاری وایە. بۆ نمونە یەک کەسە بە تاقی تەنیا شەوە لە دارستانێکە حرکاتی خۆی و دەنگی خۆی و جموجوڵی خۆی هەمووی تەحدید دەکا بۆ ئەوەی حیوانات نێنە سەری، یان بۆ ئەوەی شتێک بکە حیوانات بترسێن. ئەگەر بوون بە دوو کەس ئەو ناتوانێت گۆرانی بڵێ کە ڕەفیقەکەی یەخەوێ، کە بوون بە سێ کەس ناتوانن دوانیان نان بخۆن و ئەوی تریان نەیخۆ، کە بوون بە چوار کەس بە پێنج کەس وەرحاصڵ هەرچەند زۆر ببن پێویستیان بە تعلیمات هەیە. کابرایەک حڕە لەوەی سیارە بکڕیان نەکڕێ، پارەی پێ و ئیجازەی سیاقی هەیە وەتوانێت سیارە بکڕ. بەڵام کە سیارەی کڕی ئازاد نییە و کاتە سەربەست نییە کە سوور بوو لێیدا، هەر وەختێک ویستی بڕوا لێی خوڕێ. ئەبێت تعلیماتێک هەیە پێوەی پابند بێت بۆی هەموو ئەوانەی کە بەرەو ئیتیجاهی لای ڕاستە ڕۆن پێکەوە حرەکەتکەن، ئەوانەی لای چەپ پێکەوە حرەکەتکەن. و هەروەها ئەو کەسێک کە ئەوێ لە شوێنێ بژی تعلیماتێک هەیە کە لە گەڕەکێچێ بۆ گەڕەکێکی تر پێویستی بە موافقەتی بەلەدێ هەیە. ڕاستە ئەو کرێخانۆکەی خۆیەدا، بەڵام لە گەڕەکی کۆمەڵە گەڕەکێک هەیە زۆر قەڵەباڵغ بوون بەلەدێلەوە زیاتر تەحەمولی ناکە، زەویەکان دابەش ناکەنەوە زیاتر. یان شەریکاتێک کە بێوێت تۆ خانووەکە دروست کردە بۆی خانۆکەی تۆ وەرگێ بە پێی تعلیماتێ وەریەگرێ، ناتوانە زەمانەتت بداتێ، ئەمانت ناداتێ وەرەقەی ئەمان ئەگەر دیوارەکەی بە مواسەفاتی ئەو نەبێ. و هەروەها لەمەوە هەتا گاتە شتی گەورە. ئیتیحادی ئەوروپی بۆ نمونە 25 وڵاتە یاری مناڵان قبول ناکە ئەگەر سوچی تیژی هەبێ. هەر هەموو ئەم 25 وڵاتە لەسەری متفقن کە ئەگەر سین یاریەکی مناڵان ئینتاجکە بینێرێ بۆ ئێرە پێشترە بێ لە فەحسا دەرچێ سوچەکانی تیژ نەبن و شتێکیش نەبن لە مادەیەکیش نەبن زەرەر بگێنێ، بە هەمووی فەحس کرێ. هەمووی تعلیماتی هەیە لە ئیتیحادی ئەوروپیەکی گەورەوە بۆ سینێکی گەورەتر هەمویان وەکویەک. کابرا حەزی لە زەراعەیە، ڕێگادراوە گوڵ بە خێوکە لە بەلەکۆنەکەی خۆیە، ڕێگا نەدراوە بەلەکۆنەکەی بکا بە شوێنی زەراعەت، گڵی بۆ بێنێ وردە وردە شتێک بڕوێنێ کە خۆی حەزی لێتی، بەڵام ئەمە کاریگەری لەسەر شوێنی ترە بێ. یەکێک حەزی لێ بەرخی هەبێ، بەڵام معنایوانیە بڕامە ڕوو بزنێک دابەستێ لە ماڵەوە، چونکە بەلەدێ ڕێگای نات. یەکی حەزی لە ڕاضەیە چۆ ناوی خۆی نووسیەوە بە تۆپی پێ، بەس کە تۆپی پێە بەڵێ کە بە تاقیتەنیا و تۆپەکەی پێ بە کەیفی خۆی توانە شەقیتی ئەڵابەری تجاهێککە ئەوێ. بەڵام کە چوە ناو تیمەکەەوە و لە ناو یاریکردنەکەیا بوو کاپتنەکەی تعلیماتی بۆ دانێ، شوێنێکی بۆ دیارەکەڵە تۆ دیفاعی. ئەم ناکرێ بڵێ وەڵا هەلم بۆ ڕێکەوت بۆیە ڕۆیشتم وتم بەڵکو گۆڵەکەم، ئەو بەڵکۆ لەوێ قبوڵ نییە، حتا گۆڵیش بکە تیمەکە هەمووی ئیزعاجن لێ و کاپتنەکە قژی خۆی ڕنێتەوە لە داخ. لەبەرەوە ئەوێ ئەو ڕۆڵە بەو شێوێ ببینرێ بەپێی تعلیماتێک کە هەیە کەوا بوو هەموو شتێک ئەم نەزمەی هەیە. کابرایەک کەسێکی لێ مردووە هەڵێت خوا حەزەکەم لە حەوشەکەی خۆمانە بینێژ، یەکی کەش دایکی مردووە لە حەزەکەم لە حەوشەی خۆمانە بینێژ، یەکی کەس مناڵەکەی مردووە لە حەزەکەم لە ماڵی خۆمانە بینێژ. ئێوای لێدە گۆڕستان و زیندوستان وەکو یەکیان لێدێ ناکرێ و کاتە ئەو گۆڕستانانە چی لێ دەف نەکرێ گەرواب لەبەرەوە بەلەدێ حتمما ڕێگا بە منادا، چونکە تعلیماتێک هەیە بێ لە گۆڕستان بنێژرێ و ئەبێ بە مواسەفاتی گۆڕەکەش بە مواسەفاتی قانون بێ، طبعاً بەنسبەتی ئەمەشەوە بە مواسەفاتی شەرعیش بێ. لەبەرەوە هەموو شتێک لە گەردوونە بە نەزمە ڕوە. خوای پەروەردگار ئەم سەرزەمینەی هەموو کە دروست کردووە و دابینی کردووە هەموو شتێکی بە نەزمە لەگەڵ هەموو گەردوونیشە بەڕێک و پێچی ڕوا بە پێی یاسا و ڕێسایەک. مانگ 400,000 کیلۆمەتر لێمانەوە دوورە، بێ بە 410,000 ئەو کاتە ئاو هەموو ڕۆچێ بە ئەرزە.
قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتيكم بماء معين ئەگەر ئاوەکان بە زەمینە هەموو ڕۆچوون ئادەی چاوی خواردنەوەتان بۆ دێن کەس و ئەگەر نزیکتریش بە هەمووی لافاو دروستە لەبەرەوە هەمووی ئەوێ بەو نەزمە بڕوە لەگەڵ خۆرێکا کە ئەوەندە دوورە 93 ملیۆن میل لێمانەوە دوورە ئەویش هەر بەپێی ئەو نەزم و بەرنامەیە هەرێکە لە خولگەی خۆی هاسوڕێت هەروکو کە ئەلکترۆنێک بە دەوری نەواتە ئەخولێتەوە بە دەوری ناوکە هەروکو کە خڕۆکەی سپی و خڕۆکە سوورەکان و هەرێکێ لەمانە ڕۆڵی خۆیانە بین لەبەرەوە هەموو گەردوون بەپێی نەزمە ڕوە ناکرێ ئێمەش لەم بانگەوازەی خۆمانە گەڕ لاوژێ بڕۆین